بەناوی خۆی بەخشندەی میرەبان دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست. هەڵبەتە ئەمڕۆ دەنگدانی گشتیە لە هەموو عێراق و لە هەرێمی کوردستانیش کە کێبڕکێ دەکرێت بۆ بەدەستێنانی 329 کورسی کە 18 لیست و 4 هاوپەیمانی لە عێراقدا هەیە. هەروەها لە هەرێمی کوردستانیش 9 لیست کێبڕکێی بەدەستێنانی کورسیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن. بەڵە بەڕێزان لەگەڵ تۆڕی پەیامنێرانی پەیامدا لەگەڵتان دەبین بۆ گواستنەوەی نوێترین زانیاری پرۆسەی دەنگدان لە هەرێمی کوردستان. دەچینە سۆران پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیمان لەگەڵدا دەبێت. ئازاد سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش. پرۆسەی دەنگدان بە شوێکی گشتی لە سۆران چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ سڵاو لە تۆ و لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێتن. بەڵێ من ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانم لە قەزای سۆران لە قوتابخانەی شێر عەبدوڕەحمانم. دیارە ئەو قوتابخانەیە بەڕووی کەناڵەکانی ڕاگەیاندن داکراوەتەوە لەو سنوورە تەنها ئەم بنکەی دەنگدانە بۆمان هەیە کەوا ڕووماڵی دەنگدانی تیادا بکەین. بنکەکانی تر لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ ڕاگەیاندن ڕێگە پێدراونین کەوا بە کامیڕا ڕووماڵی تێدا بکەن. بەڵام من ئەمەوێ ئاماژە بەوە بدەم کەوا ئەمڕۆ کاتژمێر 7 هاوڵاتیان لە بەردەم بنکەکانی دەنگداندا ئامادە بوون بۆ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان. بەڵام لە بەشێک لە بنکەکان بەهۆی خاوی و سستی کارمەندانی کۆمیسیۆنەوە و بەهۆی باش نەبوونی ئامێرەکان بەشێک لە ئامێرەکان لە هەندێک لە قوتابخانەکان دەنگدان بەڕێوە نەستاوەکو کاتژمێر 7 و 40 خولەک. من خۆم یەکێک لە بنکەکان خۆم دەنگمدا لەوێ ئامێرەکانیان تەواو نەبوون بۆیە هاوڵاتیان لەو شوێنەدا نزیکەی 40 خولەک دواکەوتن لە دەنگدان. ئەوەی ئێستا کە ئەیبینین بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانە لە قوتابخانەی شەهید عەبدوڕەحمان کەوا تیایدا هاوڵاتیان تیایدا دەنگی دەدەن. لە قەزای سۆران 205,000 دەنگدەر بۆی هەیە کەوا دەنگ بداتن کە تیایدا 119 ناوەندی دەنگدان بە هەر چوار قەزاوە هەیە. هەروەها 451 وێزگەی دەنگدان لەو سنوورەدا هەیە. تەنها لە سنووری سۆران بە ناحیەکانی شێوە 64 بنکەی دەنگدان هەیە. هەروەها 283 وێزگەی دەنگدانی شێ. ژمارەی دەنگدەری قەزای سۆران 115,655 دەنگە. ئەوەی گرنگە لەم هەڵبژارنەدا کەوا بەدی ئەکرێتن جیاواز لە هەڵبژارنی تایبەتەوەی کەوا قەرەباڵغی پاڵەپەستۆ نییە. هەڵبژاردن بە شێوەیەکی ئاسایی دەڕواتن بەڵکو هاوڵاتیان بە ئاسایی دەنگی خۆیان دەدەن و دەگەڕێنەوە و هیچ پاڵەپەست و قەرەباڵغێکی ئۆتۆ دروست نابێتن. ئەمە ئاماژە بەوە بدەم کەوا لە پارێزگای هەولێر 176 کاندید هەیە کە تیایدا 125 پیاویە و 51 ئافرەت چێبڕچەی بردنەوەی 16 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن لە سنووری پارێزگای هەولێر. بەڵێ سۆران ببوورە. بەڵێ ئازاد بە شێوەیەکی گشتی لە ئێستادا هاوڵاتیان گەرم و گوڕیان هەیە بۆ بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان یاخود وەکو زۆرێک لە شوێنەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرتر دەکەونە دوانیۆڕۆ و پرۆسەی دەنگدان لە دوانیۆڕۆیە قەرەباڵغی بەخۆ بینێ. جیاواز لە شوێنەکانی تر سۆرانیش هەمان حاڵەتی هەیە؟ بەڵێ مامۆستا دیارە هەندێک بنکە قەرەباڵغی هەیە و خەڵکێکی زۆر چوونەتە بۆ دەنگدان. بەڵام بنکە هەیە کەوا قەرەباڵغیشی ئەوتۆی لێبەدی ناکرێتن هاوڵاتیان کەمتر چوون. ئەوی پێویستە لەسەر هاوڵاتیان پێویستە بە گەرموگوڕی لە ئێستادا بەشداری لە هەڵبژاردن بکەن بۆ ئەوەی دەنگەکانیان نەفەوتێت. کە ئێمە لە دەنگدانی تایبەت ئەوەمان بەدی کرد کەوا ئەو هاوڵاتیانی کەوتنە ئێوارە دواتر کاتژمێر 6 مافەکەیان سوتا و سندوقەکانی دەنگدان بەڕووی هاوڵاتیاندا داخران. بۆیە ئەوەی پێویستەوە گرنگە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان و دیاریکردنی نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان پێویستە لە ئێستادا بچنە بنکەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن. بەڵێ زۆر سوپاس پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵمان بووی.